لارەکانی هەفتەی هەشتەمی خولی خوار 9 ساڵانی عێراق و لە کۆمەڵەی یەکەم هەولێر لەسەر یاریگای دووەمی پێشوازی لە زاخۆ کرد. لاوەکانی هەولێر لە سەرەتاوە باشتر لە میوانەکان دەرکەوتن و هەوڵی بردنەوە و گرتنی پێشەنجیان دەدا. لە ناوەڕاستی نیوە یەکەم و لاخولەکی 24 هۆکار هونەر بربەستی یەکسانی بڕی و گۆڵی یەکەم و پێشکەوتنی بۆ هەولێر تۆمار کرد. دوو خولەک دواتر ئاریان خالید ئەنجامەکەی دوو هێندە لێ کرد. لاوەکانی هەولێر دەرفەتی گۆڵی زیاتریان لە پێش بوو بەڵام پێی نەگەیشتن. لا نیوەی دۆم زاخۆیەکان باشتر دەردەکەوتن و مەترسیدارتر لە هێرشەکان دەبیندران. دوای لە دەستدانی چەند دەرفەتێک لا خولەکی 64 لاوەکانی زاخۆ لە ڕێگای عومەر ئەحمەد بە گۆڵی یەکەم گەیشتن. یاری تا کۆتایی بەم ئەنجامە مایەوە و هەولێر براوە بوو. باز بۆ خوای گەورەوە لە دووەمی کۆمەڵەکەی بووین بۆ سێ خاڵی هاتینە یەکەم. الحەمدوللا زۆر باش بووین، یاریش زۆر باشمان کرد. ئەگەر لە پێشەوە مۆفەقمانە بە فەرقی گۆلێک زۆر دەمان بردەوە ئەوی شکرین الحەمدوللا بە سێ خاڵەکە بوو. المهم گێمەیەکێ تك خلال التشكيله داي بس الحمد لله تبديل باش كرن يعني فريق ما حتى هات جوي لعب دو ما دو جول خور بين الجيم دو ام قال هات ما قال فرصه بيتش كرن ما جول كر خود توفيق ندام جول دو كان الحمد لله بەم سەرکەوتنەتی پیخوانەوە ساڵان یانی هەولێر لە حەوت یاریبوونە خاوەنی 13 خاڵ و پێشەنجی کۆمەڵەکەیان گرت. زاخۆ 6 خاڵی هەیە و شەشەمە. سێ محەممەد کەناڵی پێیان هەولێر.